لێک تێگەیشتنەکەی نێوان حکوومەتی ماوەبەسەرچووی هەرێم و فیدراڵ گرفتی بۆ دروست بووە. هەرێم لە جێی 230,000 بەرمیل نەوت تەنها 30,000 ڕادەست دەکات، بەڵام کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراق سۆمۆ بەوە ڕازی نییە و ئامادە نییە ئەو بڕەکەمە وەربگرێت. ئەوەش پێ دەچێت گرفت بۆ موچەی مانگی 6 و 7 دروست بکات. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەری عێراقیش هۆکاری ئەم گرفتە ئاشکرا دەکات. لە ڕێکەوتنەکە نووسراوە سۆمۆ لە بەندەری جیهان وەری بگرێ. طبعا ئەمە قورسە لەبەرەوەی هەم کاتی ئەوێ هەم لە ئێستا هەرێمی کوردستان دوای درۆنەکانی کە لە چەند کێڵگەیەکیدا باز لەوە کاکە 80,000 بەرمیل بەرهەمی هەیە. من پێم وانیە ئەمە دقیق و ڕاست بێ لەبەرەوەی درۆنەکان بەو جۆرە زیانی نەگەیانەوە بە کێڵگە نەوتیەکان، بەڵکو خۆیان بەرهەمهێنانیان ڕاگرتووە. من هیوادارم ئەم بابەتانە تەکنیکی بن تاو کاتەی سۆمۆ نەوتەکە وەرەگرێ، ئایا بە بۆری وەرێگرێ، ئایا بە گواستنەوە دەیگوازێتەوە لە ناوخۆ بەرهەمی دێنێ دەینێرێتە بۆری بۆ بەندەری جیهان، ئەوە گرفتی خۆیانە. بەڵام گرنگەوەیە بەرهەمی نەوتی هەرێم ئێستا دەبێ وردە ڕۆژانە زیاد بکە. بەپێی لێک تێگەیشتنەکە دەبێت هەرێمی کوردستان ڕۆژانە 230,000 بەرمیل نەوت و ماگانە 120 ملیار لە داهاتی نانەوتی ڕادەستی عێراق بکات. لە بەرامبەردا حکوومەتی فیدراڵیش ماگانە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت. ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی کوردستانیش دەڵێ تا ئێستا 1 لیتر نەوتی هەرێمی کوردستان نەدراوەتە سۆمۆ بۆ فرۆشتن. بۆی موچە بەردەوام بێ ئەبێ دەستکەن بە ناردنی نەوت، فرۆشتنی نەوت لە ڕێگەی سۆمۆوە. ئێستا ئەو بەرهەمەی کە ئامادەی ڕادستی بکەن، ئیتر سۆمۆ کەفی خۆیەتی بە بۆریەی فرۆشێ، بە تەنکەرەی نێرێ، بە هەرچی ڕێگەیەکەیە و بەردەوامیش گەشەی پێ بدەن و زیادی بکەن، چکە بەڕاستی کێڵگەکان توانای ئەویان هێلانی کە 150,000 بەرمیلێک بەرهەم بێنن. تا ئێستا ئەوەی هەیە یعنی مماتەڵە دیارە. یعنی ئێستا بۆ نمونە بۆ موچەی مانگی 6 لیستی موچە لەوەیە، ئەو خەڵک دوای 85 ڕۆژ تازە موچەی مانگی 5 وەرەگرێ. یعنی ئەبوو هەرێمی کوردستان حکوومەتی مابەسەرچوون زووتر پێشەوەی بەغدا داواکە ئەسڵەن پارەکەی بۆ نێرم، وی تۆپەکە بکەوێتە ساحەی بەغدا، بۆی ئێمە هەموو یەخەی بەغدا بگرین، وی ئەوی ژلتیزامەکانی جێبەجێ بکە. ئەمە یعنی کێشەکەیە. نابێت نەوت ببێتە لەمپەر لە بەردەم موچە و بژێوی خەڵکی کوردستانە. هەتاوەکو ئێستش نەوتی کوردستان لەمپەرە لە بەردەم قوتی خەڵکی کوردستانە. بەپێی پێشبینیەکان و ئەوەشی لە واقعدا هەیە گرفتی موچە چارەسەر نەبووە و دەسەڵاتی هەرێم ویستی بە پێدانی موچەی مانگی 5 تووڕێی و گیرفانخاڵی خەڵک کپ بکاتەوە و ئاسۆیەکی ڕوون نییە موچەی مانگەکانی دیکە بێ کێشە خەرج بکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.